بەرهەمی دراما تورکیەکانە بەڕاستی ینی ئێمە لە ئەم ڕووداوە لە دەیان جار من لە خودی خۆم بۆ ئەوەی کە بزانم لە میدیادا لە درامادا چی دەگونجێ چی دەگوزارێ من بینیومە ئەو ڕووداوی هاوشێوە لە دراماکاندا بینیومە بە تایبەتی درامای تورکی و دراماکانی تریش هەڵبەتە هەر بۆیە ئەمە بەرهەمی میدیایە کە ئامڕازێکی دەستی ئیسلامی و ئیسلامی تونندڕە و هەڵبەتە یا بڵین سیاسی بە هەماشەوە و بەرهەمی 30 ساڵ حکومڕانی بێسەروبەرەی حیزبی دەسەڵاتە کە بە هەردوو ئاراستەکەدا میدیان ئاراستە کردووە بۆیە لە بەرامبەریدا پێویستە ینی واقعەکە وایە بەداخەوە ئێستا ژیانی هەر تاکێک لە باشووری کوردستان بۆتە شاشە بۆتە ینی دایم ڕۆڵێکی بینەری دەبینێ ینی کار ناکە و بەرهەمی نییە بەداخەوە هەمیشە شتی دەرخوارد دەدرێ و عقلی ئاراستە دەکرێت هەر بۆیە مادەم دۆخی باشووری کوردستان بەمە گەیشتووە و تا هەمیشە لە بەردەم مۆبایل و کۆمپیوتەر و تەلەڤیزۆندایە هەر بۆیە دەبێت بە دیوە پێچەوانەکەشە میدیا هەستێتەوە و ئەم بابەتە جددی ببینێ و کاری لەسەر بکە یعنی هەتا ئاراستەی کارکردنی میدیاکان لە باشووری کوردستان نەگۆڕێ من پێم وایە حکومڕانیش ناگۆڕێ پێم وایە باوەڕی ئینسان و ئیمانداریش باوەڕیش لە باشووری کوردستانە ناگۆڕێ هەر بۆیە دەستبردن یەکەم جار پێویستەکە بۆ ڕاستکردنەوەی ئەو ئامڕازانە بێ کە دەسەڵات بەکاری دێنێ و ڕۆژانە بە سیستماتیک بە بەرمەجکرا و تاک بەکاردێنێ و ئاراستەی دەکات بۆەوەی کە کۆمەڵگەیەکی وەها دروستکە ئەو کەسانەی کە لە ناو میدیاکانی تردا کار دەکەن و ئەمە دەبینن و درک لە ئاستی درکردن بەم کێشەیەدان دەبێت ینی هاوکێشەکە پێچەوانە بکەنەوە و کاریگەری ئەوان زیاتر بێ لەسەر کاریگەری ئەو میدیانەی کە دەسەڵات و ئیسلامی سیاسی ئاراستەی دەکات بۆ ئەوەی کە بارودۆخی باشووری کوردستان بە دیوێکی دراوە ینی وەرچەرخێ و گۆڕانکاری لە باوەڕی ئینسان لە خۆشەویستی و احترامی ئینسان ژن بۆ پیاوە ینی دەبێتم بابەتە بەڕاستی لە باشووری کوردستان ینی چارەسەر بکرێ ینی ململانەیەکی چەندی ساڵە لە نێوان کولتوری پیاوسالاری کە لە هەردوو تەوژمەکەی باشووری کوردستانە من دەیبینم و ئەو سەرمایه‌داریە زۆر بێبەرنامەیی کە ڕووی لە باشووری کوردستان کردوە بە هەردوو بارەکەیە بەداخەوە ژن دەکا بە کاڵا ژن بەکاردێنێ لە میدیاکانیشە دووبارە ژن ئامڕاز و کەرەستەیە بۆ بینەر و دەسەڵات و حیزبەکان و میدیاکان بەکاری دێنن و بەهۆی هەر پاساوێکۆ بێ مەسەلەی ئابووری بە هەر بابەتێکی تر بێ ژن ئاراستە دەکەن دەبێت ژن ینی لەم بابەتەیە کە تاوان و ئەم پێشێلکاریە بەرامبەر ژن کراوە دەبێت سەرەتا ژنانی میدیاکار لەسەر ئەم بابەتە قسەیان هەبێ و کاریگەریان هەبێ و لە دراوسێکەت و لە کەسوکارەکەت و گۆڕانکاری بێنی و دوجاریش دەبێت ژن ئەوە بزانێت کە نەچێتە چوارچێوە و قاڵبێکەوە کە دەزانێت سوکایەتی بەرامبەری دەکرێت دەبێت بۆ نمونە ئەو سێک ژنە گەنجەی کە ڕویان لەوێ کردووە دەبوو ئێستا لە ناوەند و یەکە ڕۆشنبیریەکاندا خۆیان پێبگەێنن و دەبوو خێزانیش بە هەماشێوەنەی هێشتایە ینی ڕێگەی نەدایە کە سوکایەتی بە کچەکەی بکرێت سوکایەتی بە ڕۆڵەکەی بکرێت ینی ئەوە گرێک لە دەرونی هەر ئینسانێکە بە تایبەتی و ژنە گەنجانە خۆیان ینی گرێک دروست دەکا کە چارەسەری پێم وایە تا 10 ساڵ 20 ساڵ چارەسەر ناکرێت و گرێکە لە تۆ سوکایەتی بە ئینسانێک دەکەین هەر بۆیە ئەرکی یەکەم ئینسان خۆەتی ژن بە تایبەتی ڕێگە نەدا بچێتە چوارچێوەیەکۆ کە سوکایەتی پێ بکرێ بەڵکو لە ناوەند و یەکە ڕۆشنبیریەکان جێگە بکرێ و ئاستی ڕۆشنبیری خۆی پەرە پێ بدە و خێزانیش دووبارە بە هەمان شێوە کە تۆ کۆمەڵگەیەکی حکوومەتێکی واسە لێشێوە و بێبەرنامە و تەوژم و ئاراستەی زۆر نەشیا و بەرامبەری کۆمەڵگەکەتە دەبێت خێزان لە درکی ئەوەدابێت لە ئاستی ئەوەدابێت کە بزانێت چۆن کوڕەکەی چۆن ژنە گەنجەکەی پەروەردە دەکات و دواتر دەیخاتە ناو کۆمەڵگەوە و ئەگەر خێزان بەم ئەرکە هەستا هەڵبەت کۆمەڵگەش ڕاست دەبێتەوە و حکومڕانیش ئیدی ناتوانێت دەست بەرێ بۆ هەموو بەهایەکی تاک لە باشووری کوردستاندا سەدەی 21 کە ئێستا سەدەی ژنە لە تەواوی دنیادا بینین ژنان لە تێکۆشانێکی گەورەدان بە تایبەت لە ساڵی 2022دا ئێمە بینیمان ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن پێشەنگایەتیەکیان کرد هەم بۆ گەلانی تری ئێران هەم لە تەواوی دنیادا بە دروشمی ژن ژیان ئازادی کە ئەمە وەکو ئەوەی بڵێن ئیتر ژنان گەیشتونەتە قۆناغێکی تر باش لەوە تێگەیشتون کە پێویستیان بە چییە بۆ ئەوە
ئەم گۆڕانکاریەی کە ئێمە لە ساڵی 2022 بینیمان بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو، بەڵام سیر دەکەیت لە کۆتاییەکانی ساڵی 2022 یەکێک لەو ڕووداوە نەخوازراوانەی ئەو ڕووداوانەی بەڕاستی توانین بڵین دڵی مرۆڤی ئێشاند، هەر مرۆڤێک کە خاوەنی ویژدان بێت، ئەویشەوە بوو کە بینیمان ژنێکی گەنج کە بە شێوەیەکی زۆر دوور لە هەموو بەهایەکی ئەخلاقی بەهایەکی ڕەوشتی پەلامار دەدرێت، هێرش دەکرێتە سەری و ئێمە هەموو کاتێک قسێک دەکەین ئەویشەوەیە ژنان ڕوبەڕووی تەنها لێدان و دەست درێژیەکان نابنەوە، بەڵکو ئەو جۆرە قسەکردنەی کە بەرامبەری شەکرێت جۆرێکی ترە لە توندوتی ژیانەی کە بەردەوام لە سەرێمەی ژنان بوونیان هەیە. بۆ ئەوە تۆ لە هەر ڕوێکەوە سێر بکەیت دەزانین کە بە هەموو شێوازەکانی توندوتیژی بەرامبەر و ژناکرا و بە تایبەتەوەی لە گرتە ڤیدۆیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆ بینیمان. بۆ ئەوەمە یەکێک بوو لەو ڕووداوە نەخوازراوانە، یەکێک بوو لەو ڕووداوە ناشرینانەی کە تاکو ئێستا ئێمە ئەکرێت لی بوەستین بڵێن حاڵی ژنی ئێمە، ڕەوشی ژنی ئێمە لە ساڵی 2022 لە 2023 ئێستا ئەمە ڕەوشی ژنی ئێمەیە، کەواتە لێرەدا ئەبێت ئێمە هەڵوێز لەبارەی ئەو وەربگرین کە ڕەوشەکە بەڕاستی ڕەوشێکی باش نییە بۆ ژن. بیرکردنەوەکان لە کۆمەڵگەدا بیرکردنەوەی باش نین بەرامبەر بە ژنان و ئەوەی چاوەی کە تەماشای ژن دەکات، ئەو بارودۆخی کە ژنانی خستۆتە ئەم دۆخەوە بێگومان سەرچاوەکەی بیرکردنەوەیە کە بیرکردنەوەی کۆمەڵگەیە بە شێوەیەکی گشتی کاتوانین بڵین بەشێکی زۆربری کۆمەڵگە بەم چاوە تەماشای ژن دەکات کە بە تۆڵێ کاتت، شوێنت، جلوبەرگت، هیچ شتێکی تۆ نابێت بەویستی خۆت بێ، بەڵکو بێ بەویستی ئەو ئەقلیەتە پیا و سالاریە بێ کە لە کۆمەڵگەدا هەیە. بەشێکی ڕووماڵەکان کە کرا ژنانی ڕۆژنامە نووس کردیان، ژنانی ڕاگەاندکار لە دەستگا ڕاگەاندنەکانەوە کردیان، ئەم خۆی جێکی خۆشحاڵێت تۆ بینی ژنان ئیش لەسەر پرسەکانی ژنان دەکەن، بەڵام ئەوەی من لێرە دامەوێت لەسەری بۆستم ئەوەیە ژنانی ڕاگەاندکار، ژنانی ڕۆژنامە نووس چۆن کاریان لەسەر هەموو پرسەکانی پێیوەست بە ژنان و ئەم پرسەش کرد. ئەوەی کە ژنانی ڕۆژنامە نووس تا ئێستا نەگەیشتونەتە ئەو بیر و باوەڕەی کە ژنێک بۆچی ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە، ژنێک بۆچی دەگاتە ئەوە و ئەوان زۆر کاتەڵەن ڕۆژنامە نووسە بێ بێلایان بێ، بەڵام ئەزانی ڕۆژنامە نووسە بێ خاوەنی ویژدانێکی ڕاستەقینەش بێت، ئەو ویژدانەی کە بەتۆڵێ بۆچی نەحەقی و زوڵمێکی وا بەرامبەر من بکرێ. ئەگەر کوڕێک باسی جلەکرێت، ئەگەر کوڕێک بە هەمان جلەوە بچێتەوە ڕوبەڕووی ئەوە بێتەوە کەواتەوە نادادیە لە کۆمەڵگەیە، پێویستەکە ژنانی ڕۆژنامە نووس باش لەوە تێبگەن و بۆ بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن کە ئەوەش ڕەگەزی خۆیانە، ئەوە لە بەرامبەر نادادیە ئەوەی بەرامبەر کراوە، نەوەکو بێن تازە قسە لەسەرەوەکەن بۆچی لەوێ بوو پۆشاکەکەی بۆوا بوو نابێ بەڵامی تیابێت. ئەزانی کاتێک توندوتیژێکی لەو شێوەیەکرێ نابێ بڵێن بەڵام جلەکەی ئەوە بوو، بەڵام نابێ بەڵام هەبێت. بۆ ئەوە ڕووماڵ بەڕاستی من وەکو خۆمەگەر وەکو ڕۆژنامە نووس سێری بکەم دڵم ێشا بۆ ئەوانەی کاکرا، چونکە پێویستەکە تۆ وەکو ژنێکی ڕۆژنامە نووس بگەیتە ئەو ئاستەی کە بڵێیت ئەمە ڕاست نییە، یعنی لە کارەکە تا ئەوە ڕنگ باتەوە کە تۆ خۆت ئەوەت قبول نییە کە بەرامبەر بە ژنێک دەکرێت. بە شێوەیەکی گشتی ڕووماڵەکان لەبەر ئەوەی ئێمە ئەگەینەوە هەراگەڕینەوە سەر خاڵەکەویشەوەیە دەستگا میدیایەکان ئەقلێتێکی تەواو پیا و سالاری بەڕێوەیان دەبات، چونکە ئێمە میدیاکانمان لێرە میدیای پارتە سیاسیەکانن، پارتە سیاسیەکانیش مڵکیکەن هی پیاوەکانن. بۆ ئەوە کاتێک تۆ سێری میدیاکانەکەی میدیاکانیش هەمان ڕنگدانەوەی ئەو پارتە سیاسیانن کە لە هەرمی کوردستاندا هەن و ئەو ئەقلیەتە پیا و سالارەی کە لە ناو حیزبەکاندا هەیە، لە ناو پارتە سیاسیەکان هەیە، هەمان ئەقلیەت هاتوتە ناو دەستگا ڕاگەاندنەکەەوە. بۆ ئەو کاتێک ڕووماڵێکیش دەکەن هەر بۆ ئەقلیەتە پیا و سالارانە دەکرێت. من ناڵم هەمووی، بەڵام بەشێکی زۆرینەی کە ئێمە بینین ڕووماڵەکان ڕووماڵ گیری کاتیان ڕووماڵکردنێکە کە نەهەڵسەنگێکی تایە بەڕاستی.